ئازیزان دووبارە سڵاو بەپێی ئەو داتانی کە دەگاتەوە لە سنتەری کۆنتترۆل لە کەنەدی سپیس سنتەر وا دیارە ژووری کۆنتترۆل ئێستا زۆر بەچڕی متابعی جوڵەی کەشتی ئۆرایەن دەکات لەگەڵ هەر چوار کەشتیوانەکانی و هەموو شتێک تاواکو ئێستا سواز بۆخوا بەباشی دەڕوە تەندروستی کەشتیوانان زۆر باشە هەموو سیستەمەکان زۆر بەباشی کار دەکەن. ئێستا ئەوەی دەمینێتەوە کە کەشتیەکە دوای ئەوەی کە ماوەیەک پێش ئێستا چوەنێ و پرۆسی فلایبای واتە فرین لەسەر مانگ یانە نزیکترین خاڵ لەگەڵ مانگدا کە بە پیریلون ناسراوە. لێرەدا چەند داتایەکی زۆر گرنگەیە حەز دەکەم لەگەڵ ئێوەی عزیز شێر بکەم چونکە زۆر پێویستە بزانن کەەوە لێرە بەدواوە چی ڕوودەدات. طبعاً بەپێی ئەو زانیارانی کە ئێستا بڵاو کراونەتەوە لووتکەی فرین لەسەر مانگ کە بە نزیکترین خاڵ لە مانگ ناسراوە کە ئاماژە پێی دەڵێن پێریلیون لە گەشتی ئارتمس دوودا نزیکەی ناوەڕاستی ماوەی پچڕاندنی پەیوەندیدا دەبێت واتە لەو کاتێک کە دەگاتە لووتکەی فرین لەسەر مانگ بە هەمان کاتیدا دەچێتە ناوچەیە کە بە ناوچەی یان ماوەیەک کە پێ دەڵێن ماوەی پچڕانی پەیوەندی لەوێ بە حکمیەوەی کە مانگ دەبێتە بەربەست ئیتر لەو کاتەوە پەیوەندی لەگەڵ کەشتی ئارتمس ببورن ئۆرایەن دەبڕێت تا ماوەیەک اینجا دێتەوە کە ئێستا باسی لێوە دەکەم. بەپێی پێوانەکان دەستپێکی پچڕانی پەیوەندی لەگەڵ زەوی کاتژمێر 2:59 بە کاتی جیهانی دەبێت کە دەکاتە کاتژمێر 5 بەیانی 5:59 خولەک و 30 چرکە واتە نزیکەی کاتژمێر 6 بەیانی پەیوەندی لەگەڵ کەشتی ئۆرایەن دەپچڕێت. کۆتایی پچڕان واتە جارێک ترگەڕانەوەی پەیوەندی بە حکومێکە کەشتێکە بەرز دەبێتەوە لە چنگ دیشتی مانگەوە دەردەچێت کاتژمێر 6:39 خولەک و 34 چرکە ئیبەیانی بە کاتی هەولێر دەبێت واتە ماوەی پچڕانەکە نزیکەی نیو ساعت تا 40 دقیقە دەبێت وەیە ماوەیەکی زانێن ناڵێن مەترسیدارە بەڵکو تووشی دلە ڕاوچەیەک دەبن نەبا دەخواانە خواستە تووشی هەر چێش و گرفتێک بێ کەشتێکە بەڵام هەموو شتێک بەدەستخوای گەورەیە ئیتر چاوەڕێ دەکەن دوای تێپەڕبوونی ئەم ماوەیە کەشتێکە ئیتیساڵی بێتەوە لەگەڵ زەوی بە حکومێکە هیچ کەشتێکی ئاسمانی نییە کە لە دواوەی لای دووری مانگ تا پەیوەندی بۆ زەوی بگەڕێنێتەوە. ئەمەش حاڵەتێکی ئاساییە لە گەشتەکانی ئەپۆلۆ 8 تا 12 هەر ڕوویدا بکات خۆی لە شەستەکان. اینجا خاڵێکی دیکە لە کاتی لووتکەی فرین لەسەر مانگ واتە گەیشتن بە دوایین ئاستی نزیک لە مانگەوە زانایان دەڵێن ئەو حاڵەتە ئەو نقطەیە کاتژمێر 6:19 دقەی بەیانی بە کاتی هەولێر دەبێت کە ئەوە نزیکترین خاڵ لە نێوان کەشتی ئۆرایەن و کەشتیوانەکان و ڕووی مانگ دەبێتن کە دەگاتە سنووری 7400 کیلۆمەتر واتە کەشتی ئۆرایەن و کەشتیوانەکان لە 7400 کیلۆمەتر لەسەر ڕووی مانگ نزیکتر ناکەونەوە بەڵکو لەو مەودایەوە ئیتر دوور دەکەونەوە لە ڕووی مانگەوە. باشە لێرەدا پرسیار بۆچی لەو بەرزایە زۆرەدا دەفڕن؟ لێرەدا پسپۆران دەڵێن ئارتمس دوو وە کەشتی ئۆرایەن بە گشتی خۆی گەشتێکی تاقیکاریە و لێرەدا پاراستنی سەلامەتی کەشتیوانان لە پێشینەی هەموو کارەکاندایە. ئەوە بۆ ئەوە نییە گەشتە بۆ ئەوە نییە کە مرۆڤ ڕەوانەی سەر ڕووی مانگ بکرێت بەڵکو تەنها بۆ تاقیکردنەوەی تەواوی سیستەمەکانی پەیوەندی و پاراستنی ژیان و سەپۆرتی ژیان و کەشتیەکە و بزوێنەرەکان و چۆنێتی وەڵامدانەوە بۆ بوارەکانی پەیوەندی و فەرمانەکان هەموو ئەوانە تاقی دەکرێنەوە بۆ ئەوەی لە داهاتوودا ڕێگە خۆشکەر بێ بۆی کەشتیوان لەسەر مانگدا بنیشنەوە کەواتە بڕینی ئەو تاقیکردنەوەوانە کارێکی زۆر استراتیژی مهمە بۆی لە داهاتوو ببێتە ڕێخۆشکار بۆ نیشتنەوەی ئادەمیزاد لە سەرمان کە ئینشاءڵڵا لە سەرەتای ساڵی 2028 دەبێت. خاڵێکی دیکە کە بۆچی لەو بەرزیەدا دەفرێت ئەوەیە کە ڕێڕەوی کەشتیەکە بەو شێوەی داڕێژراوە کە مەترسیەکان کەم بکاتەوە و پێویستی بە بەکارهێنانی سوتەمەنی و بزوێنەر نەبێت بۆ چونە نێو خولگەی مانگ چونکە سوتەمەنی واتە چێشی زیاد واتە دروستکردنی کێشە بۆ کەشتێکە بۆیە لێرەدا زانایان سوود لە هێزی چێشکردنی مانگ وەردەگرن بۆ ئەوەی کەمترین سوتەمەنی بەکاربێنن بەمەش مەساحەیەکی زۆر کەم بۆ کەشتێکە و بۆ قورسایی و بۆ هەموو شتێک دەگەڕێتەوە. باش لێرەدا خاڵێکی دیکەشەیە دەڵێ بۆچی لەم بەرزایە زۆرە دەفرن خاڵی سێمەوەی تا ڕێگە بدرێت بە گەڕانەوەیەکی سەلامەتی کەشتیوانان بۆ زەوی تەنانەت ئەگەر هاتوو بزانەوە خاڵە زۆر میمە
تەنانەت ئەگەر هاتو سیستەمی پاڵنەری موشەچی و بزوێنەرەکان بە تەواوی پەچیان بکەوێت ئەوە هێزی چێشکردنی مانگ و هێزی چێشکردنی زەوی لەلایەکی تر دەتوانن ئەم کارە ئەنجام بدەن و کەشتی ئۆڕایەن لە چنگ هێزی چێشکردنی مانگکە دەردەچێت لە حاڵەتی دەرچوونی ئەگە بزوێنەرەکانیشی لە کار بکەوێت ئەوە زەوی جارێکی تر بۆ خۆی ڕاپێچی دەکات چۆن لە گەشتی ئەپۆلۆ 13 هەمان حاڵەت ڕوویدا کەشتیوانەکان توانیان بەم پلانە بگەڕێنە دوای ئەوەی تووشی نشوست هاتبوون. داتای دیکەمان لەبەردەستە بەڕێزان خێرایی کەشتی ئۆڕایەن کە دەگاتە نزیکترین خاڵ لەسەر مانگ گوتمان نزیکە 7400 کیلۆمەتر دەبێت دەگاتە نێوان 2.3 تا 2.5 کیلۆمەتر لە یەک چرکە واتە کاتێک لە بەرزایی 7400 کیلۆمەتر لەسەر ڕووی مانگدا دەڕوات کەشتی ئۆڕایەن خێرایەکەی دەگاتە نێوان 8300 بۆ 9000 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا. زانایان دەڵێن ئەگەر هاتوو کەشتێکە بەو خێراییە نەڕوات ئەوە هێزی چێشکردنی مانگ ڕاپێچی دەکات بۆ لای خۆی لە خولگەکەی دەیبات و کەشتێکە تووشی کارەساتێکی گەورە دەبێت ئەویش خوانەخواستە بەرکەوتنە بەڕوەکەی و هەر سوار کەشتیوان جانیان لەدەست دەدەن. بۆیە ئەم خێرایە زۆرە پەیڕەو دەکرێت و ئەمە هەمووی حیسابی بۆ کراوە بێگومان. هەروەها زانایان دەڵێن کاتێک کە کەشتەکە دێتنێ ئەو خێرایی و هێزی چێشکردنی مانگ ئەم خێرابوونەش بەکاردێت بۆ گۆڕینی ڕێڕەوەکەی و گەڕانەوەی بۆ زەوی کە بە عادەتەن ئەوە لە ڕووی فەلەکیەوە بە مانۆری چێشکردن ناسراوە. باشە لە کۆتاییدا زانایان کاتێک یان پسپۆران دەڵێن کاتێک کە کەشتیوانەکان بەسەر ناوچەی لای دووری مانگ فار ساید ئۆف دە موندا تێدەپەڕن لەو کاتەدا چی دەبینن بە شێوەیەکی جوان و ڕوون. یەکەم جا دەڵێن لەبەرەوەی کەشتێکە ڕاستە بە مەودە 7400 کیلۆمەتر دوورە بەڵام لە پەنجەرە بچووکەکانەوە مانگ بە تەواوی هەموو پەنجەرەکان دادەپۆشەواتە بە شێوەی گۆیی بە هیچ شێوەیەک نادیترێت بەڵام چەند بەشێکی مانگ دەدیترێت کە ئەویش چەند دیادێکی تۆپۆگرافی زەبەلاحی سەرڕووی مانگە کە ناسراون بە هەردوو چاڵی بەرکەوتنی هەرەمەزنی ئۆریەنتال بیسن و هەروەها چاڵی بەرکەوتن و هەندێکی دەڵێن گڕکانی ئەیتکن بیسن کە ئەمانە دوو چاڵی زۆر گەورە لەسەر ڕووی مانگ لە لای دوورەوە هەیە. ئەگەر لێرەدا نیشانتان بدەین خۆشەویستانم هەردووچیان دەکەونە ئەو ناوچەیە ئەمەیان ئۆریەنتال بیسنە و ئەوەیشان ئەیتکن بیسنە کەواتە لێرەدا تەماشا دەکەین ئەو دوو دیارە تۆپۆگرافیە ئێمە تەنها ڕووی مانگ بەو شێوەیە دەبینین وەکو ئاماژەم پێدا هۆکارەکەژەوەی کە خێرایی خولانەوەی مانگ بە دەوری زەوی یەکسانە بە خێرانەوەی خولانەوەی مانگ بە دەوری خۆی ببورن یەکسانە بە خێرایی خولانەوەی بە دەوری زەوی بۆیە ئەمە تەنها ئەو ڕووە دەبینین. ڕووەکەی تر کەشتیوانان دەیبینن بە تایبەتی کە زیاتر ئاماژەی پێدەدەن ئەوەیان ئۆریەنتال بیسنە کە یەکێکە لە دیارە تۆپۆگرافی هەرە ناودارەکانی لای دووری مانگ کە مەحاڵە چاوی ئێمە بیبینێت. بەڵام کەشتی ئاسمانیەکان پێشتر لە ماوەیەکی زۆر دوور درێژە وێنەی ئەو ناوچانەیان گرتووە بەڵام ئێمەی مرۆڤ ئەم جارە بە چاوەکانی خۆمان دەیبینین و لە ڕێگەی کامیراوە وێنەی دەگرین کە ئینشاءالله دەستکەوتێکی زۆر جوان دەبێت زۆر گرنگی دەبێت. دوو خاڵی کۆتایی ماوە ئاماژەی پێ بدەم لەبەرەوەی کەشتی ئاسمانی ئۆڕایەن بەرز دەبێتەوە دێتە دەرەوەی ناوچەی تاریک بۆیە تەماشا دەکەین تیشتی خۆر کە لی دەدات ئەو ناوچانێک کە بەسەریدا دەفرێت پێشەوەی بچێتە نێوڕۆناچی خۆرەوە ئەو ناوچانێک کە لە سەر ڕووی مانگ بەسەریدا دەفرێت کاتی ئەوەیە کە سێبەرەکانی زۆر درێژ و تیژ و ڕوونن کە ئەمەش دیمەنێکی زۆر سەحراوی دەدات. ئەو کاتی کە خۆر لە کاتی هەڵاتندایە ئەو کاتێک کە کەشتی ئاسمانی ئۆڕایەن بەرز دەبێتەوە بۆیە سێبەرەکانی ئەو تەنانەی کە لە سەر ڕووی مانگنەوەکو چیا و شاخ و دۆڵ ئەوانە هەمووی درێژ و زۆر تیژ و زۆر ڕوون و جوان دەردەکەوێت وە کۆتا خاڵش ئینشاءڵڵا کە دەبێتە قسمەت خاڵەتی زۆر گرنگە دیمەنێکی زۆر نازدار و جوانە ئەویش هەڵاتنی زەوی پێ دەڵێن یان ئەرث ڕایز دەرکەوتنی زەوی لە دواوەی با بڵێن دیسکی مانگ کە هەمان دیمەن کاتی خۆی لە ساڵی 1968 کەشتیوانانی گەشتی ئەپۆلۆ بڵێ ساڵی 1968 کەشتیوانانی ئەپۆلۆ 8 ئەو دیمەنە جوانیان تۆمار کرد. کەواتە خۆشەویستانە من ئێستا جێتان دێڵم ئینشاءالله خوا تەمەندات کاتژمێر 5:30 بەیانی بە ئێوەی بەڕێز شادەمەوە و درێژە
درێژە بە با بڵێن ڕووماڵکردنەکەم دەدەم ئینشاءڵڵا و لەگەڵتان دەبم چونکە ئەو چرکە ساتانە ئەو چەند خولەکەی کە هەن زۆر هەستیارن چونکە پەیوەندی لەگەڵ کەشتیەکە دەبڕێت و ئینشاءڵڵا دوای تێپەڕبوونی نیو کاتژمێر تا 40 دقیقە جارێک تر پەیوەندی دەگەڕێتەوە واتە کاتژمێر 6:39 خولەک و 54 چرکە بە کاتی هەولێر پێویستە جارێکی تر پەیوەندی بگەڕێتەوە. ئازیزان تا ئەو کاتی من ئێوەی خۆشەویست زێ دێڵم و هەر پەرسەندێکی گرنگ هەبوو ئەوە ئێوەی لێ ئاگادار دەکەمەوە. تا ئەو کات هەمووتان بەخوای گەورە و باوە دەست دەسپێرم و خواتان لەگەڵ.